سەربازی ونی ئەمجارە چیرۆکی ژیانی پڕ لە سەختی و مەترسی و گیانفیدایی پیاوانی بەرگری شارستانی و ئاگر کوژێنەوە دەجێڕێتەوە. ئەم پیاوانە وەک سەربازی ون خەبات و قوربانیدانی زۆریان داوە لە پێناو ڕزگارکردنی هاوڵاتیان لە کاتی لافا و ئاگر و مەترسی خنکان و ڕووداوە سروشتیەکاندا. ئەو مرۆڤە خۆبەخش و لە خۆ بردووانە بێسەڵکردنەوە لە مەترسی کارەکەیان هەنگاو دەنیان بۆ پاراستن و ڕزگارکردنی خەڵک و ماڵ و سەروەتی هاوڵاتیان لە کاتی ڕووداوە سروشتی و خۆکردەکانیشدا. هەرچی کارمەندانی بەرگری شارستانی ئەرکێکی قورسە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە بەهاناوەچوونە ڕزگارکردنە گێرخواردنە ئاگر کوژانەوەیە ئەرشیان یەکجار قورسە. ئەرکەکانیش لەبەر ئەوەی سونی ناوچەکەمان سونی منتقەی شاخاویە بۆیە ئەرشیان یەکجار قورسە بە تایبەتی لە وەرزی زستان و لە وەرزی هاویندا. لە وەرزی هاویندا لەبەر ئەوەی منتقەی شاخاویە پوش و پڵاش زۆرە کارمەندان ناسار ئەبن کاتێک ئاگر لە چیاکان ئەبن دەبی بە ڕێگە سەختەکان سەرکەون. زۆربەی ئەو شاخانێک کە سەری شەکەین لەبەر ئەوەی لوغمی لێیە کارمەندان نەتوان نزیک بوونەوە بۆیە زۆربەی کارمەندان دان بە ئەرکێکی قورسدا تێپەڕ ئەبن تا ئەگەنە ئەو شوێنە دوورانە. بە تایبەت لە وەرزی زستانیشدا ئەرکێکی قورستری شاناویش بووی هاتنی لافاو ئەو یان هەڵدێران یان داڕمان یان جیرانی ڕێگاکان. لەو کاتەشدا کارمەندان هەموویان خۆ ئامادان ئەکەن بە یەک تیم ئەچن بۆ شوێنی ڕوودا و بۆ ئەوەی سەر و ماڵی ئەو هەوڵاتیانەی کە ژێر مەترسی دەیە بیان پارێزن و بیان گوازنەوە بۆ شوێنێکی سەلامەت. ئەو پیاوانە بەرەو ڕووی دوژمنێک هەنگاو دەنێن کە خەڵکی لە بەرمەترسی لێ ڕادەکەن. ئەوانە وەک قەڵغانی بەرگری بەردەوام شەڕ لەگەڵ ئاگر دەکەن و ڕۆبەڕووی ئەو مەترسیانە دەبنەوە کە زۆر جار ڕووداوی مردن و جەرگ بڕی لێ دەکەوێتەوە. بەڵام ئەو کارمەندانە لە مەرگ ناترسن. ئامانجیان ڕزگارکردنی ماڵ و گیانی هاوڵاتیانە. لە وەرزی زستاندا لە کاتێک لافا ڕوئەدا ژووری بزوێن ئاگادارەکرێتەوە. کاتێک ژووری کۆنتترۆل ئاگادارکرێتەوە ئەوانش بنکەکان ئاگادارەکرێنەوە. بنکەکانیش هەموو ڕاستەخۆ ڕێکەون بۆ شوێنی ڕوودا. ئەو شوێنێکە ڕووداوی لێ ئەبینە سێ تیم چار تیم دابەش ئەبین بەسەر ئەو شوێنانەی کەوا تووشی زەرەری لافاو بوونیە. هەیە هەندێک شوێن ماڵن، هەندێک شوێنی قوتابخانان، هەندێک شوێن هەیە جسرە، هەندێک شوێن هەیە ڕێگاوبانە. دوای ئەوەی کە داخلی ئەو شوێنە ئەبین کە لافاوی لێیە کارمەندان بەنامەیەکی دائەنێن بەنامێش تۆکما لۆ ئەوی بتوانین بە کەمترینی وەخت بە کەمترینی وەخت ئەو شوێنێکەوە ژێر لە ژێر هەڕەشەی مەترسیە خەڵکەکە ڕزگاری بکەین. ئەو پیاوانەی بەرگری شارستانی لە چاوەڕوانی و شەونخوونی بەردەوامدان بۆ لە ناوبردن و ڕێگەگرتن لە دوژمنێک کە زۆر جار ژیانی مرۆڤایەتی دەخاتە گەورەترین مەترسیەوە لە ناوچوون و کوشتن و کاولکردن. ئەو دوژمنە گەورە و بچووک و ژن و پیا و منداڵ نازانێ هەمویان بە یەکەوە دەکاتە ئامانج. کاتێک ئەمە داخل ئەبین ئەو شوێنێک کە لافاوی لێیە سەیرەکەن هەندێک ماڵ هەیە لەناو ماڵەکان ئاویان سوتیل هەندێک شوێنەکان زادەکان جیراون گیریان خواردیا کە تیمەکانمان دابەشە بین ئەبین بە سێ چار گروپ دوو گروپ سێ گروپ چار گروپ حەسەب ئەو ڕووداوی کە ڕوودایە حەسەب ئەو ڕووداوی ڕوودایە ئەوانەی کەوا گیریان خواردیا گروپێک تایبەت ئەبی بۆ شوێنە ئەچی ئەوان ڕزگاریان نەکە ئەو ماڵانەی کەوا ژێر ئاکەوتون ئەوەن تیمێک ئەچی بەهانیان ئەچی ئەو کەلوپەلانەی یان ئەو مرۆڤانێکەوە ناو ماڵەکانن ئاگاداریان نەکاتەوە و ڕزگاریان ئەەکەین ئەنگوازینەوە بۆ شوێنی سەلامەت. ئەوانەی گریشیان خواردە بە هەمان شێوەس لایانی شارەوانی ئاگادارەکەینەوە شارەوانی ئاگادارەکەینەوە بۆ کردنەوەی ڕێگاکان هەن لۆی بە زووترین کات بە زوودین کەن ئەوانەی ژانیان لە مەترسیدایە گویان گوازینەوە بۆ شوێنێکی هێمن و ئارام و سەرخۆ. ئەگەر تەماشا بکەین لافاوی ئەو سێ ساڵ ڕۆژێکە ڕوویدا بە تایبەتی لە منتقەی لە سنوورەکەماندا کاتێک بەهانای ئەو خەڵکەوە ئەچوون شوێنێکە لەبەر ئەوەی منتقەی شاخاویە یان ڕێگاکان دوورن کاتێک ئەمە ئاگانیە شوێنی ڕووداوەکان زۆر زار گرگروفتمان بۆ دروست ئەبێ
لەبەر گرگفتەکانش ئەو یاڕکەوە ڕێگاکان هێماکانی هاتیچۆی کەمە یان تاسەی زۆرە کات ئەگەینە شوێنی ڕوودا و هەندێک شەقامەکان گیراون هەندێک شەقاوەکان گیراون ئەمە ناسار ئەبین تاوکو شەقامەکان خاوین ئەکرێنەوە داخل ئەبین بۆ شوێنی ڕوودا و ئەو شوێنە ڕووداوانەیە کە ئەیان بینین هەیە دوورە هەیە نزیکە کاتێک ئەگەینە شوێنەکە هەڵخەڵکە کە ماڵی ژێر ئاو کەوتووە هەموو هەوڵەتدا کە بە زووترین کا ماڵی پاکەیتەوە مەش ناسار ئەبین ئەوانەی ناسار ئەبین ئەوانەی کەوا لەمە نزیکن لە سەرەتا ئەوانە پاچیانەکەنە دوایش بەرداوام ئەبین زۆر شوێن هەیە دوورە سیارە ناگاتێ ناسار ئەبن کارمەندەکان بە پێیان بە پیادا بەڕێ بکەون بۆ شوێنەکان بۆ ئەوەی شوێنەکان پاکەنەوە. هەروەها لە کاتی لافاویشدا بەهانای خەڵکەوە دەچن و ئەو کەسانە ڕزگار دەکەن کا گیرۆدە بن و هیچ ڕێگایەکیان بۆ نامێنێتەوە بۆ دەرباز بوون ئەمان ڕێگایان بۆ دەکەنەوە و دەربازیان دەکەن و سەر و ماڵیان دەپارێزن پاشماوەکانی ئەو لافاوە ڕادەماڵن و یارمەتی ماڵ بە ماڵی زیان لێکەوتوانەدەن و زیانەکان دەخەمڵێنن. سوین لاوچەکان منتیقەتی شاخایەوە بە تایبەتی لستان ئەروە مەترسیکرد هەیە بە تایبەتی لە وەرزستاندا کاتێک ئاگادار ئەکرێنەوە دەبەر ئەوەی منتیقەی شاخاوی هەمووی لۆفەیە سوڕانەوەیە منتیقەکان تووشی بەستەڵەکە بن یان ئەبەستێت لە ئەنجامدا ئەمە دەبێ ئاگاداری ئەو شەقاوانەش بین ئەو زادانەش بین لۆ ئەوەی بتوانین بگەین ئەو شوێنەی مەبەست کە پێویستمان پێەیە بۆ ئەوەی جانی ئەو خەڵکەی کە لە مەترسیە ڕزگاری بکەین. لە مەفهومی بەرگری شارستانی ئەگەر بین تەماشا بکەین دەڵێن ئەو کردارانەیە کە بەرگری شارستانی هەڵدەستێتن کە پێشوەخت بۆ پاراستنی ژیانی خەڵکی ژیان و ماڵ و ملکی خەڵک لەگەڵ کەمکردنی زەرەرەکان ئەوە کە مەفهومی عامە بێن بە شێوەی گشتی بەرەبەراتیمان بەرگری شارستانی سۆران تقریبان ئێستا لە 16 بنکە پێک هاتووە لە گشت قەزاکانی دەوروبەر لە سۆران ڕەواندز شۆمان مێرگە سۆر و لە گشت ناحیەکان ئەوان ئەو 16 بنکانە بە ئەرگی خۆیان هەڵدەستن کە بۆیان دانراوە بەبێ یاسای بەرگری شارستانی ئەو یاسانە ئەرگەکانی بەرگری شارستانی دیار کراوە تقریبان 13 ئەرگن لەو 13 ئەرکانە ئاخر ئەرک 13مین ئەرک ئەوەیە کە دەڵێن ئاگرکوژینەوەیە بەڵام پێش ئەوە 12 ئەرگی دیترمان هەیە کە ئەویش لە دەچیتە قالبی پاراستنی ژیان و ماڵی ملکی خەڵک لە دوو ڕێگاوە ئەویش لە کاتی شەڕ و جەنگدا ئەوی دیترێژ لە کاتی ڕووداوەکانی سروشتی. هەریەک لەم پیاوانەی بەرگری شارستانی خاوەن چیرۆک و بەسەرهاتی مەرگەساتی تایبەت بەخۆیەتی و سەرکێشی گەورەیان ئەنجامداوە بۆ پاراستنی گیان و ماڵی خەڵکی. لەم بەشا کۆمەڵێک پۆلیسی ئاگرکوژێنەوە هەن کە هەموو ژیانیان لە پێناو کەمکردنەوە و کۆنترۆڵکردنی ڕووداوەکانە بە هەموو جۆر و شێوەیەک. سەرەتای هەڕووداوێک لە ڕێگەی ژمارەی بەرگری شارستانی ئاگداری تیمەکانیان دەکرێتەوە. دوای پەیوەندی سەرجەم بنکەکانی ئاگرکوژێنەوەی نزیک لەم سنووری ڕووداوە پەیوەندیان پێوە دەکرێت لەلایەن کەسێکەوە کە یەکێکە لە بە ئەزموونترین پیاوانی ئاگرکوژێنەوە لەم دەبەرە. کاری بەرگری شارستانی ئامادەکاری پێشوەختە پێش ئەوەی ڕوودا کاتێک ڕووداوەکان ڕووە دامازین بۆ شوێنەکان زۆربەی ماڵەکان کە سیر ئەەکەین ئەشیا کەلوپەلەکانیان ژێر ئاکەوتووە لەوانەیە پارەبی لەوانەیە خواردن بی لەوانەیە جلوبەرگ بی ئەمە ناسارە بین ئەوانەی ئەو کەلوپەلانەی کەوا ژێر ئاو کەوتونە یان ئەوانەی کە ماون ئەوانەی ماون سەرەتا ڕزگاریان ئەەکەین ئەوانەی ژێر ئاوش کەوتون دەریان دینین پاچیان ئەەکەینەوە خاوینیان ئەەکەینەوە ڕادستی کە سوکارەکانیان ئەەکەینەوە. بنکەکانی ئاگرکوژێنەوە تەنها چەند خولەکێکیان لە بەردەستە بۆ بەهاناوەچوونی هاوڵاتیان لە کاتی هەڕووداوێکدا. ئەم پیاوانە چرکەیەک لە کات زۆر گرنگە بۆیان و نابێت بە فێڕۆی بدەن. با خێرایەکی زۆر ئامادەکاری دەرچوون و گەیشتن بە شوێنی ڕووداوەکە دەکەن. لە کاتی هەڕووداوێکدا بەرگری شارستانی لە ڕێگەی چەند تیمێکی جیاواز و ڕاهێنراوەوە دەچنە شوێنی ڕووداوەکە. بۆ هەر ڕووداوێکیش تیمی پیاوانی ڕزگارکەر و ئاگرکوژێنەوە و تیمی پاڵپشت و چەندین یەکەی کاری جیاواز لە خۆ دەگرن. کارمەندان ئەوەندەی کارەکانی خۆیان خۆشەوێ باوەڕم پێ بکە جانی خۆیان ئامادەنا ئەکەنە قوربانی
بەس فیسەبیلی ئەوەی کە ژیانی ئەو هاوڵاتیانە یان ژیانی ئەو جاندەوەرانەی کەوا لە مەترسی دەیە ڕزگار بکەن کارەکانەکانی ئەوەندە خۆشەوێ کاتێک زەنجی ئاگادارکردنەوە لێ ئەکرێ هەر هەموو بە 5 چرکە 6 چرکە لەناو سەرەکانیان ئامادا بن هەتاکو 15 چرکە بڕێکەون بۆ شوێنی ڕوودا و بۆەوەی ژیانی ئەو خەڵکە بپارێزن. ئەم کارە ئیرادە و وزەی زۆری دەوێت دەبێت زۆر بە وردی و ئەسپایی ئەم کارە ئەنجام بدەن هەر هەڵەیەک ژیانی ئەوانی دیکەش دەخاتە مەترسیەوە جیا لەو ئەرکە زەحمەت و سەختانەی کە 24 کاتژمێر لە چاوەڕوانیدان بۆ ڕاپەڕاندنی ئەو پیاوانە لە کاتی وەرزی زستانیشدا دەکەونە حاڵەتی ئامادە باشیەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی کارە ساتە سروشتیەکان. ئێمە وەکو تیمی بەرگری شارستانی سۆران کە 13 ئەرک لە خۆگرێتن ئێمە ئاگرکوژێنەوەین و لافاوە ئیشیمە و حاسێبوونی ئینسان کەسیە جەنازە دەرینانە لە ناو ڕووباری بۆ هەموو ئەرکێک ئامادەین و لە خزمەت داینە. ئێمە وەکو بەرگری شارستانی سۆران بە هەموو هەوڵماندیبوونی خۆمان هاوکاری و خەڵکەکەین سلە ڕوو معنەوی چلە ڕووی هاوکاریکردنی وەکو گواستنەوەی کەلوپەل و شتومەک و ئەو شتانەیەکەوە پێویستە هاریکاریان بکەیت. دوای ئاگدارکردن لایەن ژووری بزوێن کەوا ڕووداوێکی سروشتی لە زۆری لافاو هەیە لە سنووری خانەقا و سەرنەوس بە زووترین کاتیمەکانمان گەیشتنە شوێنی مەبەست و تا ئێستا ئەو بۆ چوارەمین ڕۆژە ئێمە بەردەوامی لە ئەرک و ماندووبوونی خۆمان سڵناکەین و بە هیچ شێوەیەک لە خزمەت هاوڵاتیاندا. ئێمە کارەکانمان زۆرن خەڵکوا دەزانی کاری ئێمە تەنیا ئاگرکوژانەوەیە بەڵام ئێمە کارەکانمان زۆرن پەیوەست نیە تەنها بە ئاگرکوژانەوە لەوانە لافاو بوومە لەرزە خەڵک لە بڵێن بۆ نمونە هاوڵاتیەک لە شاخ عاسێ دەبێ کارەکانمان زۆرن ئێمە دەتوانین دوای ئەوەی کاگەدار دەکرێنەوە بە ڕووداوەکان دەتوانین بە زووترین کات بگەینە شوێنەوەی مەبەست بەڵام کۆمەڵێک ڕێگری دێتە پێش لەوانە شوفێران یارمەتیمان نادەن ڕێگامان بۆ ناکەنەوە دوای کە دەچینە شوێنی ڕوودا و هاوڵاتیان مەزالمان نادەن کەوا کارەکانی خۆمان بە تەواوی بکەین. ئێمە وەکو تیمەکانی بەڕێبەراتی بەرگری شارستانی سۆران 24 کاتژمێر ئامادەین بۆ هەر ڕووداوێکی ناخوازرا و بەهانە ئەم خەڵکەوە هاتین لە شەو و ڕۆژدا بێزگە لەوەش کاری ئێمە بریتە لە ئاگێر زریان گیر خواردن ڕزگارکردن هەر کارێکی ناخوازرا و هەر ڕووداوێکی سروشتی بیت. ئەم ئەبروکەنی ئەم هاتین دی دەنگوبا ئەودێت هاوڵاتی هاتین مە سەردانەوان کرد و ئەم خزمەتەکە مەزم بووان هاوڵاتیا بکەن ئەنجامدا چەند ڕۆژێت بوری بووە لافاوەک ئەو لافاوە زەرەرەک و زیانەکە زۆروی گوندە کەفتن ئەم وەکو کارمەندێت بەرگری شارستانی هاتینە ئێرە مە کارێ خۆ کرد کارێمەژی گەلێکی مەترسیدارە ئەم مەترسیەژی و کارەکە بوو هەندێ و کارمەندێن مێت بەرگری شارستانیت ئاوێدا بچن و زەرەرەکە زۆر بگەینتە کارمەندێن مە و ئیدی زەرەرەکە زۆر بگەیتە گوندە. کارمەندەکانیمە ئەفسەرانیمە لە خلال ئەو چەند ساڵێک کە ئێمە پێک ئیشمان کردەیە چۆن داخلی چەندین ڕووداو بووینە کە ڕووداوەکانی ئاگر ڕووداوەکانی خنکان ڕووداوەکانی لافاو ڕووداوەکانی سروشتی کە ڕوو دەدان لە سنووری مە سنووری مە سنوورێکی ینی شاخاویە فراوانە سنووری دوو دەوڵەتی لەخۆ دەگریتن دەوری بەرمان کە ئیران و تورکیایە ئەو سنوورانە زۆر فراوان بەڵام ئێمە حتا حدەک توانیمان کنترۆلی ئەو کار بکەین لە دوو ڕێگاوە یەک ئەو کارمەندانە کە ئەفسەرانە کە هەمانە بە دڵسۆزی ئیش دەکەن دوو پێشوەخت ئامادەکراون داخلی خۆلیان کردینە فێر بووینە چۆن زال بن لەسەر ئەو ئەو ڕووداوانەی کە داخل دەبن. مەترسی زۆر لەسەر جانی کارمەندانمان زۆر زار لە مەترسیەکان زۆر شوێن هەیە لوغمیلیە ئەمە کاتێک ئەچین بەڕێەکەین بوونا سێ شاخاویەکان بەعوکمی ئەوەی لە ئەنجامی هاتنی با و باران لوغمەکان هاتینە خوار بێ زۆر زار کارمەندانمان تووشی ئەو مەترسیە ئەبن نەتوانین وەکو پێویست بگەینە ئەو شوێنەی کەوا مەبەستیتن یان
زۆربەی جار کاتێک ئەگەر لە ماڵێک یان لە کۆگەیەک بیت لە ئەنجامدا دەبێتە هۆی ئەوەی کەوا ئۆکسسیجین کم بیتەوە گازیان ئۆکسیدی کاربۆن زیاد بی لە ئەنجامی زۆربەی دوامی کۆزی کاربۆن کارمەندان تووشی تەنگا نەفەسی ئەبن تەنگە نەفەسی ئەبن چونکە دووکەڵەکە ئەوەندە ژەهراویە تاسیریان لێ ئەکا بۆیە زۆر جان لە کاتی کوژانەوەی ئاگر زۆربەی کارمەندامان تووشی تەنگە نەفەسی بوونە چونکە ئەو گازە ژارە داخلی ناو سیەکانیان بووە و ناسا بوونە ڕەوانەی نەخۆشخانە بکەین یان لە منتقە شاخاویەکاندا لە کاتی کوژانەوەی ئاگر کارمەندمان هەیە تووشی هەڵدەیران بووە یان لاقی زامدار بووە یان ماری پێوەدایە یان دوو پشک پێوەدایە یان لە کاتی کوژانەوەی ئاگر لاقیشکەیە چونکە شوێنەکان بەرز و نزمن تووشی هەڵدەیرانە بن. لافاو وەک یەکێک لە مەترسیدارترین کارەساتە سروشتیەکان زۆر جار دەبێت هەڕەشەیەکی گەورە لەسەر ژیانی هاوڵاتیان بەتایبەت لەو ناوچانەی دەڤەری باڵەکایەتی و بەشەکانی تری کوردستانیش ئیدی دوای دروستبوونی ئەو هەڕەشەیە هەموو تیمەکان دەکەونە حاڵەتی ئامادە باشیەوە لە ناو ئەو تیمانەشدا بەرگری شارستانی هەڵدەستێت بە ڕاپەڕاندنی گەورەترین ئەرک بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و ڕوودەکەنە ئەو شوێنانەی کە ئەوانی تر لێ ڕادەکەن بۆ ئەوەی خەڵک ڕزگار بکەن و بەهانایانەوە بچن. ئەو کارمەندانە زۆر گرنگن ئەو کارگەمانە زۆر ئەو کارمەندانە نەبی ئەمە نتوانین ئەو دەست کۆنتڕۆلی ئەو ڕووداوانە بکەین کە ڕوو ئەدەن تا حاڵەتی هەڵدێران بیت لافاو بیت داڕمان بی هیچ بۆمە لەرزە بی هەتا کۆتایی. دەوری پۆلیسی بەرگری شارستانی ئێمە بە دەورێکی باڵا و گرنگی دەنرخێنین لەبەر ئەوەی ئەوان دەورێکی باڵان هەبوو بەڕاستی ئەوە 3 ڕۆژ 4 ڕۆژە هەموو ڕۆژ لەگەڵمان بوون لە سبەینەوە هەتا شەو دەورێکی باشیان دیتووە هەر لە طبعا هاوکاریکردنی ئەو خەڵکێکەوە بەر لافاوەکەون لە ماڵ شوشتن و خاوینکردنەوە و هاوکاریکردن و هەر حاصل لە هەموو ڕوویەکەوە هاوکار بووینە تاکو ئێستا شەر بەردەوامن تیمەکان هەر لە یەکەم چرکەساتی ئەو لافاوە سروشتەی کە سنووری ناحیەی وەرتەی گرتەوە سەر بە قەزای ڕەواندەست بەڕاستی ئیستیجابەی بەرگری شارستانی زۆر باش بوو لە سنووری ناحیەی وەرتێ هەر لە یەکەم وەختەوە ئەوان هاتن بەهانای ئەو خەڵکەوە هاتن و ئێستاشی لەگەڵدا بێت هاتن بەهانای خەڵکەوە هاتن ماڵەکانیان بۆ شوشتن ئەو نوێن و ئەوانەی کە کەلچی ئەوەیان ماوە بەکار بێتەوە ینی وەلحاصل لە هەموو ڕوویەکەوە هاوکاریان کردن لەژێر دروشمی هێز هاوکاری قوربانیدان لە پێناو سەروەری یاسا و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان شەهیدبوونی خۆمان ڕادەگەنی من وەکو کارمەندێکی بەرگری شارستانی ئەو جلێکە ئێستا لە بەرما 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیاندان لە کاتی دروستبوونی کارەساتەکانی وەکو لافا و ئاگێر و هەروەها ڕزگارکردنی جانی هاوڵاتیان لە ڕووبارەکان و کارمەندانمان شەهید بوونە کەم ئەندام بووینە لە پێناو پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان. کار و چالاکیمان بە شێوەیەکی فراوان زۆرە کە چەندین ئەرکی سەرەکی لە خۆ دەگرێت عنی ئەرکەکانمان جیاوازە هەر لە ئاگرە ڕزگارکردنە لافاوە ڕووداوی سروشتیە ڕووداوی دەستکردیشن ئێجارە دروستە بێت کاری ئێمە کارێکی قورسە عنی بەڕاستی چەند جارە هەبووانی گیانی کارمەندانمان کەوتۆتە مەترسی لە پێناو پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان جگە لە ڕزگارکردنی کەسەکان عنی زۆر جار هەبووە ئێمە عنی سەروەت و ماڵی خەڵکیشمان پاراستووە عنی لە ڕووداوەکانە جا چه ڕووداوی سروشتی بی یان ڕووداوی دەستکرد بی جگە لە هەندێش عنی کاری ئێمە فراوانە بەڕاستی کاری ئێمە هەر ئەوە نییە کە تو برین چیە سەر ڕووداوی ئاگەریان سەر ڕووداوی ڕزگارکردن جگە لەوەش کە بە پێ ئەو ئەرکەی لەسەر شانی ئێمەیە ئەرکی ئێمە عنی
ڕێنمایکردنی هاوڵاتیانە بە شێوەیەکی گشتی لە پاراستنی ڕووداوەکان و کردنەوەی خول و ڕێنمایەکانە کە ساڵانە ئێمە هەلە باخچەی ساوایان بگرە حتا ئەگاتە سەر ئاستی خوێندنی باڵا عنی خوێندنی باڵا و زانکۆ عنی ساڵانە ئێمە خول ئەەکەینەوە سمینار پێشکەشەکەین و جگەلەوەش ئێمە عنی ساڵانە بۆ ئەگەر من لە یەک نمونە لەسەرەوە بینم بۆ نمونە بنکەی سۆران کە تا ئێستا ئەم ساڵە نزیکی 1500 شوێنمان لە کەرتی حکومی و گشتی پشکنین مال بۆ کردووە ڕێنمان بە هاوڵاتیاندا مەستی پاراستنی سەر و مالیان بۆ ماوەی چەندین ڕۆژ دوای لافاوەکەش ئەو کارمەندانە لە خزمەت بەردەوام دەبن ماڵ بە ماڵ هاوکاری دەکەن لە پاکردنەوە و لابردنی پاشماوەکانی لافا و کردنەوەی ڕێڕەوەکاندا جەماعەتی حەلیقیش دەورە شکاری هێلیان هەبووە چەند ڕۆژە ئەوانە بە هیچ شێوێک ئەوانە تا نەچوینەوە ماڵە خۆشە ئەو ئیشێوا کردیا هەر لە بەڕاستی لە تاریخدا نییە خۆنداماندی بووینە بەسمانە شەو ڕۆژ 24 ساعت وڵی بخۆیان فەرشیانە لە خەڵکی سووتیا بە تایبەتی حەریق بەخۆیان فەرشا بۆ خەڵکی سووتیا بەخۆیان لەهانەیە خەڵکی خەڵکیان ناو قوڕە دەرینەیە بەڕاستی ئەوە جێی تەقدیرێکی زۆر گەورەیە بە نسبەتی کارمەندانی بەرگری شارستانی و ئەوەی بەلەدی بەڕاستی زۆر ئیشیان کردیا زۆر سپاسیانەکەین زۆر لیان مەمنونی زۆربەی کارمەندەکانی ئێمە پشەکەی کارەکانی خۆیان ئەوەندە خۆشەوێت زۆر ڕووداوە هەبووە لە چیای بووە کە ئەو کارمەندانە داوامی ڕسمی خۆشیان نەبووە لەبەر ئەوی ڕووداوەکە ئەوەندە گەورە بووە هەمویان هاتینەوە هاوکاری ئەکدیان کردیا بۆ ئەوەی تەنها ئاگرەکە کۆتایی پێ بکوژێتەوە خۆبەخشانە کارمەندان 24 ساعت جگە لە دامی خۆیان ئامادەن بەردەوام چاوەڕێی زەنجی تەلەفۆن ئەکەن لە هەر شوێنێکەوە ڕووداوێک ڕوودات خۆبەخشانە ئەوانەی لە ماڵش نین نەدێن خۆبەخشانە دێنەوە دەوام و دەستەکەن بە کاری خۆیان کارەکە ماندووبوونێکی زۆری دەوێ بەڵام دوجار ئەوەی هەمووان دڵخۆش دەکات ئەنجامەکەیە کە چەندین کەسیان ڕزگار کردووە و ئەوانیش بە ویژدانێکی ئاسوودەوە دەژین و هەست بە شانازیەکی گەورە دەکەن لە ناخیاندا کە بەردەوام دەتوانن کەسانێکی بەسوود بن بۆ کۆمەلگا و هەنگاوی زیاتر دەنێن لە پێناو ئایندەیەکی گەشتردا بۆ نیشتیمانەکەمان لە کاتی ڕووداوی ئاگر کاتێک ئاگادارکردنەوە زوری بزوێنی بنکەکان ئاگادارە کاتەوە هەر بنکەک حەسەب شوێنی جوگرافیە خۆی کاتێک ڕووداوێک مەسەڵەن لە بنکەی لە سونی قەزای ڕوان دروست ئەبێ بزوێن ژووری بزوێن بنکەی بەرگری شارستانی ڕوانز ئاگادارە کاتەوە ئەگەر لە سونی سۆران بێ بنکەی سۆران ئاگادارە کاتەوە لەو عاڵەتشدا کارمەندەکە هەموو لە 24 ساعت لە ئامادە باشی دانی هەر شوێنێک کەوا نزیکترین شوێنە سوندی هەر بنکەیەکە ڕاستەخۆ بەبێ وەستان ئەگاتە شوێنی مەبەست بۆ ئەوەی بەهانای ئەو خەڵکەوە بچێت بۆ کوژانەوەی ئاگریان هەم ڕووداوێت ئەمە وەکو بەرەبەرایەتی بەرگری شارستانی سۆران پێویستن بە ئۆتۆمبیلی سلەم هەیە پێویستن بە جلوبەرێک هەیە پێویستن بە غینا هەیە پێویستن بە ئۆکسیجن ئۆکسیجندا هەیە پێویستن بە جلوبەرکی سەردەم هەیە بۆ ئەوی بتوانین هەر ڕووداوێکی لە نەخوازابوو بدات بە زووتین کە بچین شوێنی مەبەست هاوکاری ئەو خەڵکە بوون و ڕزگاریان بکەین زۆر شوێن هەیە ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەی ناگاتێ سیان سیارەشی ناگاتێ ئۆتۆمبیلی ناگاتێ ناچار ئەبین کەوا کامەندەمان بە پیادە بڕۆن بۆ شوێنەکە و بە عارەبانە یان بە بێڵ یان بە شۆفێر ئەگەر شۆفر نەگەیشتەی بە بێڵ یان بە عارەبانە ئەو شوێنانە پا بکەینەوە بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان کارێمە هەموو زەحمەتیە هەموو مەترسیە یعنی ئەگەر بێت تەماشا بکەین ئەو ڕووداوێکی ئاگر هەبیتن عالم خەڵک هەڵدێتن لە ناو ئاگردا دەردەچیتن بەڵام پیاوانە ئاگر کوژێنەوە لەبەر ئەوە زیرەکرد لەبەر ئەوە فێر بووینە لەوەر ئەوە لێرە هاتوینە لەوەر ئەوە دەزانن چۆن ئاگرەکەی کنترۆل بکەن ئەو دەچنە ناو ئاگرەکەیدا ئەو ڕێگای دەبینەوە چۆن کنترۆل ئاگرەکەی بکەن ینی با شێوازی مشق پێکرا و فێر بووە لە ئیشی خۆیاندا بۆیە باوەریان بەخۆ هەیە دەتوانن بشنە هەر ڕووداوێکی کە تووشی دەبن ئەوجا چ لە مەثەڵەن ئاگر بێتن یانیش مەثەڵەن لە ڕووبارەکان دەبین تیمەکانی مەلەوانی ئێمە باشترین تیمەکانن هەنە لە دەڤەریمە کە توانین بچنە ناو ڕووداوەکان هەروەها زۆربەی حالاتەکانی دیتر توش
توش دەبین مەثەڵەن گیر خواردن لە چیا شوێنی ئێمە کە گەشت منتەقێکی گەشتیاریە زۆر جار ڕووداوی تەقینەوەی لغم مین دەبینین کارمەندان ئێمە دەچن مەثەڵەن ئەو تەرمانە دێنەوە یان بریندارێکە هەیە زوو دەگەنە شوێنەکەی ڕوودا و کامترین کاری خۆیان دەکەن. ئەوە خەڵاتی کەناڵی کوردستان 24 سەربازی ون بۆ بەریبەراتی بەرگری شارستانی سۆران بەگشت کارمەند و ئەفسەرەوە هەموو ئەوانەی کە لەو ڕووداوانە بەشدار بووینە و چەندین ساڵە کە ئیشی خۆیان کردیا ئێوە بە حقیقەت ئەفسەران کارمەندان بە حقیقەت سەربازی ونن کارتان کردیە بۆ خزمەتی وڵاتی خۆتان کارتان کردیە بۆ پاراستنی ژیانی ماڵی خەڵک ئێمە ئەو هەدیە لە جیاتی کەناڵی 24 دەدەینە ئێوە بەناوێ هەموو ئەفسەر و کارمەندانان تەسلیمی یەکێک لەو ئەفسەرانە دەکەن کە ئێستا لە کردندا ڕاوەستایە پیرۆز بیتن ئەو ناسنامەیە کە بۆمە بەخشرایە زۆر سوپاس.